لا یاریەکانی هەفتەی دەی خولی خوار 21 ساڵانی عێراق و لە کۆمەڵەی باکوور هەولێر پێشوازی لە پێشمەرگە کرد. پێشمەرگەی میوان زوو گورزی خۆی وەشاند لە خولەکەکانی چواردە و حەفدە ڕابەر جەمال و خۆشی شکر دوو گۆڵیان بۆ سپی پۆشانی سلێمانی تۆمار کرد. تیپی خوار 21 ساڵانی هەولێر ئامانجی گەڕانەوە بۆ کەش یاریەکە بوو. پێشمەرگەکانیش چاویان لە گۆڵی زیاتر بوو. لە نیوەی دووەم و لا خولەکی 54 هەڤاڵ فەهد توانی بە تۆمارکردنی گۆڵ یەکەم بۆ هەولێر جیاوازیەکە کەم بکاتەوە، بەڵام پێشمەرگە لا خولەکی 59 بە گۆڵی سێمیش گەیشت. خۆشی شکر گۆڵی دووەمی خۆی بوو لە یاریەکە تۆماری کرد. لە خولەکی 81 هەڤاڵ فەهد گۆڵی دووەمی خۆی و هەولێری لە یاریەکە تۆمار کرد. یاری گۆڵی زیاتری لە خۆ نەگرت و بە 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ بە سوودی پێشمەرگە کۆتایی هات. الحەمدولێلا فەزڵ و گەورەی خوای گەورەیە. ئیتر هەموو ساڵێک تیپی پێشمەرگە لە هەموو فرقەکانی سەرەتا بە خراپی دەست پێ دەکات. ئیتر سواس بۆ خوا خۆمان ڕێکخستەوە و هەندێک مشکلەمان هەبوو لەناو خۆمان حەلمان کرد. الحەمدولێلا زۆر باش هاتینەوە و ئەو یاریە زۆر بۆ ئێمە گرنگ بوو لەبۆی لەناو ساحەی خۆمان تەعادل بووبووین و لە ڕێزبەندی خوارەوە بووین. سواس بۆ خوای گەورە و نەفسیان سەرکەوتین و ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتووش بتوانین هەموومان بێکەوە بیبێنەوە. سافی سواسی دەسەی ڕاهێنەران و ئیداری نادی پێشمەرگە دەکەم. بەخوای پێشش سواس دەخوای گەورە ئەمە لەو یاریەی کە ڕۆیشت برمانەوە فۆزمان لەسەر زاخۆیینە. ئەو یارە زۆر پێویست لەبوومە چکە داهاتینەوە پێشەوەی ڕێزبەندی یەکەم دەبووین. باز ئەوەش بوو کە لە جێم یەکەمدا 2 گۆڵی بە خەڵەتی خۆمان خواردو. لە گێمی دومیشدا یاریش زۆر باشمان کرد. دەتوانم بڵێم زۆر لە پێشمەرگە باشتر بووین. بەس پیرۆزیانبی ئەوان توانیان هەڵەکان بقۆزنەوە. هەلی زۆترمان هەبوو بەس ئەوە بوو کە نەمان قۆستەوە. ئیشا لە یاریەکاندا بە سەرکەوتو دەبین و بەم سەرکەوتنە پێشمەرگە کۆی خاڵەکانی بۆ 9 خاڵ بەرز کردەوە و لە خانەی شەشەمە هەولێریش بە 13 خاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی سێمی کۆمەڵەکەی. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.